من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لێبێ بینەران و خێرخوازانی خۆشەویست. خوای پەروەردیگار ئەم ساڵیش مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزانی بەنسیب کردین و چوینە ناو مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزانەوە. ئێوەی بەخشندە و خێرخواز و دڵسۆزی هەژاران بەردەوام لە بەخشینەکانتان دەستی یارمەتی و هاوکاریتان درێژ کردو بۆ نەخۆش و هەژاران لە سەرجەم شار و شارشکەکانی هەرێمی کوردستان لە بەرنامەی بەخشین و لە سەرجەم بەرنامەکان و لە کوچە و کۆڵانەکان. بەڵام ئێمە داواکارین بتوانین لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا زۆرترین هاوکاری و کۆمەچی بگەینە دەستی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک و بێنازان لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ژیانی کولەمەرگی و ناڕەحەتی و دژواری ژیانیان کەم بکەینەوە، بۆ ئەوی بتوانین ببینە پردێک بۆ بەختەوەری و خۆشبەختی هەژار و نەدارەکان، بۆ ئەوی فرمێسکی منداڵانی بێباوک و هەژار و نەداران و ئازار و ئێشی نەخۆشان کەم بکەینەوە، بۆ ئەوی لە خانوە پڕ مەترسی و لەو خانوانەی کەوا تەنها ناویان خانوە و ژیانێکی کولەمەرگی تایە و ژیانێکی ئاسوودەیان بۆ بگەڕێنەوە و بیان حەسێنەوە لە خانووی خۆش. چۆن ئێمە ئەمانەوێ منداڵەکانمان لە خۆشبەختی و خۆشگوزەرانی دابێت، بێگومان هەموو کەسێک حەزەکەوە پێی خۆشە و چاوەڕوانە و خەون پێوە بینێت. ئێمە لە بەرنامەی بەخشینەوە لاڵقەی ئەم جارەماندا سەردانی شارۆچکەی بازیانمان کردووە. لەوێ بووینەتە میوانی ماڵێکی خاوەن پێداویستی تایبەت و ماڵێکی هەژار و ماڵێکی نەدار. ئەمانەوەی لاڵقەی ئەم جارەدا هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دڵی ئەم خانەوادەی خۆش بکات و بەشێک لە مەنێتی و ناڕەحەتی و ناسۆرەکانی ژیانیان کەم کاتەوە. دانیشتلی بازیانم لە ژیانی خۆمەوە نەخۆشی سەرم هەیە، ئەمەیە نابینا ئەمە دوو، شەکرە ئەمە سێ، زەخت ئەمە چوار. سپاس بە خوای گەورە، حەمد و سەنای خواکەم و شکرانە بژێرشم پێ ئینشاءڵڵا. ئەنجا وەکو چەند سەرخێزانی کاکمان؟ 7 سەرخێزانم ماڵەکەم. کوڕە گەورەکەم بە ناوی ئەحمەد، ئەوش هەمان شێوە نەخۆشە و سەرعی لەگەڵا. کوڕە کەیکانم ناوی محەممەدە و ئەوە شکر باشە لەخوا بەزیابێ. کوڕی چوارەم سێهەمیشم ئەوە لەخوا بەزیابێ، ئەوە شەر باشە بە ناوی مەڕوان. بەڵام زانکۆ و میهرەبان و ئەحمەد هەستێکیان نەخۆشن. نەخۆشیەکەیان ئەحمەد سەرعاوە مەڕوانەکە تەمەنی چەند ساڵ؟ 16 ساڵ. ئەو نەخۆشە؟ بەڵێ. زانکۆشم هەم 5 ساڵ و 1 مانگە تا ئێستا بەس تەنها دای بابە، ئیتر زمانی نییە تا ئێستا. سپاس بەخوای گەورە. ئەوە عینەکشی لە چاوە؟ ئەم چاوی کزە؟ چاوی کزە، بەڵێ چاوی کەس بوو، خێل بوو لە پێشا کە بۆم ئەمەلیات کرد لە ماوەی 1 سەعاتە هەردوو چاویم بۆ ئەمەلیات کرد لە خەستەخانەی چاوەکە لە سلێمانی. بۆیان ئەمەلیات کردم، لەوە ئیتر وای لە هات کەس بوو چاوی. ئەنجاوە ئەم کچەشم هەتا ئێستا ئەوش 3 ساڵ و تقریبن 8 مانگە، ئەوش هەر زمانی نییە. بەڵام تا ڕادەیەک لەو باشتر لەبەرەوەی کە تا ئەم 3 ساڵ و 8 مانگە ئەو 5 ساڵ و 1 مانگە.
خۆ چەند ساڵە نبینایی چەند ساڵە 16 ساڵە بەڕێزەکەم بەڵێ 16 ساڵە هۆکاری چی بوو لە والله لەسەر ئیش بووم لە شارەوانی بووم کرێکاری شارەوانی بوو لەسەر ئیش ئاسرانێک گسکی سەرجادەمەیە لەپڕ تارەکاوی کەوتە سەر چاو خۆتان ئەزانن حەڵمان نییە خەڵک یارمەتیماندەن هەنە ماڵە هەتا خواردن پیاکم ناتوانێ سێ مناڵم نەخۆشن خەڵک یارمەتی ڕەمەزانان پارەمان بۆ ئەنن کۆیەکەینەوە هەلە برنج هەلە ڕۆن لە شەکەر هەدەگە خوای پێدا ئەیکڕین لە مارێزە لە نوێنە نیمانە خەڵک یارمەتیان خۆمان بوو دەشت دەکڕین جل نییە پێڵایان نییە بانەکەی خۆی یارمەتیماندێن ئەی کە ئەو ڕۆژەی نەبێ خەڵک خێرخواز نەبێت چی ئەەکەن چۆن وەڵا شکریان خواکەی تاخوا یارمەتیماندا جای ئەومان نییە موبەردەکەی دانی ماتۆڕەکە بکڕین سوتاوە گەرماسە مناڵەکان هاوارەکەن ئەڵە با موبەردەدانێ ئەیجڵە با ڕۆڵێجا ئەگەر نەبێ پارە بەچی داینە هەموو ساڵە ئەم سوسەرگاوی ئەشکێنی هەموو ساڵ دەیدۆکە بیکڕینەوە کۆک پانە ئەگەر نەبێ بەچی بیکڕم شکاوە بە کەڵک نایە جامخانەمان هەموو شوێنمان بە کەڵک ناخانەکە ئەگەدا لە خوازانەکەین کەناڵەکانەکەن کە یارمەتیماوەن ئینشەڵڵا ئەم خانوە کۆنە شتی تێ مارومێر و شتی تێ وەڵا بە زۆری حەزا پێیە دوو پیسکامارە لە بە زۆری جرج و مشک و مار بە زۆرە جرج و میشک لە ئەوانە بەخوا لەگەڵ مناڵەکەم چەند جار زمان ساکمان کردوون ئەو دەقەیە هەڵەوەرە بەخوا چەند جار هاتە ئەم زوورە پێمانە کوژراوە ئەم خانۆ مەترسی ڕوخان نیە بەسەر خۆت و مناڵەکان تا واللهی مەترسی هەبوو زۆریش هەیبوو یعنی شەوێکیان یەک بایەک بوو بایەکی عەجایب لە حەد بەدەر بە قووەت ئەو بایە وتم بە دایکی مناڵەکان وتم ڕووناک هەر هەمومان جێگاکەمان بۆ بکەرە ئەو ژوورەوانەیە ئەگەر بژە ڕوخێ تا ڕادێکیش بژە ڕوخێ با کەسمان بەبێ کەس نەمێنینە باجیا ئەگەر بژە ڕوخێ بەسەرمانە بەگشتی بڕوخێ بەسەرمانە کۆتاییمان بە ژیانمان بێت یعنی ئەوەنە حاڵەتەکەی ناخۆش بوو کەوا بیر لەوە کردەوە وەڵڵاهی باشە بۆچی وتت هەما بەیەکەوە تیا بچین هۆکارەکەی چی بوو مەبەستم ئەوە بوو ئەگەر خۆم تیا بچم بە مناڵەکەشم لەگەڵ خۆمە کۆتایی بە ژیانیان بێ و تیا بچن بۆچی لە دوای خۆم کە خۆم نەمام کەس سەرپەرشتیاریان نەبوو کەس خزمەتی نەکردن مەبەستم ئەوە بوو وتم بە ژێر شەقە و ژێر شەق و دەستی خەڵک نەبن و ئەرک و عەزاب وەرنەگرن لەوە دووە بەستم ئەوە ئەو شەوە چ هەستێکت هەبوو بیر لە چی ئەکردەوە واللهی ئەو شەوە بیرم لە قیامەت ئەکردەوە بەڕاستی ینی ناڕەحەتەکەی ئەوە زۆر بوو ڕوویە محەممەد سەنگی یاموتیت ئەوخوا با بۆ چکاتنە ئێرە نشتم باوەی جان بەستم ئەوە بەگەر خانووکە بژە ڕوخێ با بەسەر هەر هەمومانە بڕوخێ با لە دوای من بەجێ نەمێنن دوای کەس هینتان نەکات داڵدتان نیا و ڕێز و قەدرتان نەگرێ چیان بود ئەوە مناڵەکان چیان گریا محەممەد گریا وتی باوەی جان ئێمەش لەگەڵ تۆی ئەگەر تۆ نەما ئێمە وەکیلێنی
منیش وتم ماوەی دوو سێ ساعتی پێش و خۆشی کردەوانێ باکە وتی محەممەد هات وەڵام وتی باوەیان تۆ ئەزانیش کورد باکە نەما و حەمدو سەنای خوا مانی ئەوەش وتم قەدەرێکە و بەشی خواییە ئەگەر خوای گەورە هەر قەدەرە بنێری هەر لەلایەن خوا بێ خۆشە قەچێکە ئەوەیە سپاس بەخوا تا ئێستا ئەم خانووە بێکەڵکەم هەیە تیا ژیان بەڵام ژیانەکەش بە کولەمەرگی یعنی دۆست و برادەر و ڕەفیق و دەور و دراسیە ماڵیان ئاوان بێ ینی وەکو ئیش بۆ برای خۆیان بکەن یا وەکو بۆ خۆشەویستی خۆیان بکەن ئاوها دەستیان نەکێشاوەتەوە یارمەتیان ناوم بۆ چاکردنی دائیمان بۆ ئەم خانوویە بۆ نالوێن داپۆشین یا هەر کێشێک ڕووی یابی لە خانووەکەیە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55 باگەم ئیشی ناتابی بیکات خۆشم ناخۆشم زۆربەی جار شان ئەبوورەمەوە وڵا دەست و قاچم هینە بێ ڕقە بێ وکە بەرد هیجابی لە دەرەوە لێبێ لە حەوشەوە لێ بکەوێت وڵا جاران حەشە بەڵێ وام لێت لە پۆلی چوار بووم هەزم لێناوە بۆچی؟ وڵا نەخۆشم داوام خانەکەمان بۆ چاپ بکەن کاتێ باوکم پارەی پێ نەیەبوو ئەمەش نەمانەتوانین بچین بۆ مەکتەب پارەی پێ نەیەبوو بە مانگش پارەی پێ نەیەبوو ئەچین مەکتەب پارەمان پێ نەیەبوو زۆر جار وەڵی چیمان هەر لە مەکتەب بێ تاقاتی ئەماینەوە بەکوشمەوەتە نابینە توانێ هیچی نییە هەتا مەعاشەکەی کەمە و بەشی ژیانی ئێمە ناکاو قەرزارە و توانەی نییە قەرزەکەی باتەوە نەخۆشەوە دەوان لە خێرخوازانەکەین خانووەکەمان بۆ چاکەن و ژیانمان بە دابین بکرێ ئیترکە نەخۆشیەکانشم ئەبەو شێوێ زۆرن وەختەیە عیلاجەکانیش لە قوتی مناڵەکان نێگرمە بەڕاستی عیلاج ئەکڕم بۆ خۆم ئەلێ بێ بەردەوام عیلاجیش دەبێ و سەردانی دکتۆرکەیت و خۆم بەڵێ هەروەڵا مستەمەڕ بۆ کام نەخۆشیەت سەرع و شەکرە و سەرع و شەکرە و زەخت ئەم جارە بەرنامەی بەخشین لە شارچکەی بازیان چیرۆک و بەسەرهات و ناڕەحەتی و مەینەتی و ناخۆشی ماڵی کاک معروفی گواستەوە بۆ ئێوەی بەخشندا ئێوەیە کە هەمیشە لە خزمەتی هەژار و نەدار و منداڵی بێبا و بدابوون بە درێژایی ساڵ هاوکاریەکانی ئێوە چرایەک بۆ ڕۆشنکردنەوەی ماڵە هەژار و نەدار و نەخۆشەکان هەر ئێون ئەتوانن بەخشندەی و خۆشگوزەرانی و ڕووناکی بخەنە ماڵەکانی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان ئەم جارش ئومێد دەکەین ئێوەی بەخشندە و خێرخواز و دەستگیرۆی هەژاران بتوانن ئەو هەموو مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشەی تووشی کاکە معروف و خانەوادەکەی بۆ لەسەری سوو بکەین کاکە معروف 16 ساڵە نابینایە و 14 ساڵە لەم خانۆژیان دەگوزارێنێ و
لە کۆی 5 منداڵ تەنها 2 منداڵی ساغە و سیانی نەخۆشن. زۆرێک لە نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشیەکانی ژیان ڕووی لەم خانەوادەیە کردووە. بەڵام ئێمە لە بەرنامەی بەخشینەوە بە بەخشندەی ئێوە ئەمانەوێت لەم خانوون پڕ مەترسی و مار و مێرووە ڕزگاری بکەین و خانوێکی بۆ دروستکەین. بۆی داوامان لە ئێوەی خێرخوازە هەر کەسەوە بەقەدەر توانای خۆی قەت مەڵێن کەمە، قەت مەڵێن ئەم پارەی ئێمە بەشی چی ئەکات. هەر کۆکراوی ئەو هاوکارانی ئێوە ئێمە ئەتوانین لە بەرنامەی بەخشینەوە ئەو هەموو کارە خێرخوازی ئەنجام بین و دڵی هەزارەها خانەوادەی نەدار و هەژار خۆش بکەین. چاوەڕوانی هاوکارەکانی ئێوەی بەخشندەین بۆ ئەوەی خانوێکی بچکۆلانە و دوور لە مەترسی مار و مێرو بۆ ئەم خانەوادە هەژار و نەدارە دروست بکەین. چاوەڕوانی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی بەخشندەین.